لە وەزارەتی خوێندنی باڵا لەسەر جەم زانکۆکانی هەرێمی کوردستان نوێنەری خوێندکارانی خۆپیشاندان لەسەر داواکاری وەزیر دکتۆر ئارام بانگێشت کراون بۆ وەزارەتی خوێندنی باڵا. ئەم نوێنەرانە نوێنەری هەڵبژێردراوی ناو خۆپیشاندانەکانن. ئەو خوێندکارانەی کە ناڕازیان دەربڕیە بەرامبەر بە ئەم زوڵمەی کە لە ئێمە کراوە. هەر بۆیە خوێندکاران خۆیان هەڵیان بژاردون، بەڵام لە زانکۆی کۆیە بە پێچەوانەی زانکۆکانی تر دوو خوێندکاریان دیاری کراوە لەلایەن سەرۆکایەتی زانکۆوە، دەستەی سەرۆکایەتی زانکۆوە. ئێمە وەک خوێندکارانی ناڕازی بە نوێنەری خۆمانیان قبول ناکەین، چونکە ئەو دوو نوێنەرە دانەیەکیان هەر لە خۆپیشاندانەکان بەشداری نەکردو و دانەیەکی تریان لە خۆپیشاندانی یەکەم ڕۆژ سوکایەتێکی ئێجگار زۆری بە ئێمە کردووە. بۆیە لێرەوە ئێمە بە نوێنەرانی خۆمانیان قبول ناکەین دەستەی ڕێکخەرانی خۆپیشاندان.